دابەزینی بەهای تومەنی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی وای کردووە گەشتیارێکی زۆر لە ناوچە جیاجیەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە ڕوو لە ئێران بکەن بەو پێی گەشتکردن بۆ ئەو وڵاتە تێچوویەکی کەمی دەوێت. خەڵکە پارە دابەزی ئیتر شتومەک هەرزان بۆ لێوێنە زیاتر خەڵکە ڕوا شتە سێنێ و بازار ڕغا لێوێنەوە بۆ سەر سیاحەکەم لەسەرەکەوێ و ئەگەر جاران بڕایە زۆرەکەوت لەسەری بەی ساڕ جاران بڕای 5 گڵای سەرفەکەی سا بڕاوە گڵای ڕاتەوێتێت و لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا دۆلارێکی ئەمریکی بەرامبەرە بە 11,000 تومەنی ئێرانی نزمی بەهای تومەن وای کردووە بەشێک لە دانیشتوانی عێراق بۆ گەشت و نەخۆشی و کڕینی پێداویستی سەردانی ئێران بکەن. بۆیە خواستێ زۆر لەسەر تومەنە ئێسا لە لای خۆمان خەڵکێکی زۆر ڕۆژانە دێت تومەنەکرێ بۆ گەشت و گوزار خەڵکێگەیە ئەڕواشتی پێکرێ فەرشی پێکرێ ئیتر خەڵکێک زۆر ڕۆژانە تەڵەبی زۆر لەسەر ینی لە چاو پێش و لە چاو پار و پێرار تومەن ڕۆژانە مامەڵی زۆری پێوەکرێ. بەپێی ئامارێکی نیشینگەی دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان تەنها لە ماوەی مانگی ئەیلولی ئەم ساڵدا 26,000 کەس لە ڕێگەی ئەو دەواازە سنووریەوە هاتوچۆی نێوان ئێران و هەرێمی کوردستانیان کردووە. هەڵبەتە لەم ماوەیەدا و دوای ئەو گەمارەوە ئابوورانەی کامریکا خسوێتێت سەر کۆماری ئیسلامی ئێران بوونی گەشتیار لە مەرجی پەروێزخان زیادی کردووە بەشێک لەو گەشتیارانە کوردن و هەندێکیشیان تورکمانی شیعان. هەڵبەتە ئەم گەشتیارانە هەندێکیان بۆ زیارەتە چن و هەندێکیشان بۆ ناوچە گەشتیارەکانی ئێران ڕۆن. دابەزینی بەهای تومەن وای کردووە نرخی خۆراک و کاڵای ئێرانی بە تەواوەتی دابەزێت بەڵام حکوومەتی ئێران بۆ ڕێگرتن لە هەڵاوسان و هەرزان فرۆشکردنی خۆراک و کاڵای وڵاتەکەی هەناردنەدەرەوەی کاڵای سنووردار کردووە و نرخیشی بەرز کردوێتەوە. ئەوەی ڕاستی بێ بە گوێرەی کە سەری تومەن دابەزیە لەگەڵ ئێرانە نرخی فەرش دابەزیە بە عام بە هەموو جۆرەکانیەوە بڵێن 500 شانەی هەیە 600 شانەی هەیە 1000 شانەی هەیە 1200 شانەی هەیە جا بە گوێرەیەوە نرخەکانیان دابەزیە هەمویان بە عام. بڕیارە مانگی داهاتوو ئەمریکا سزا ئابوووریەکانی سەر ئێران تونتر بکاتەوە. لە ئێستادا بەشێکی زۆر لە دانیشتوانی عێراق و هەرێم چاوەڕێی مانگی داهاتوون تا دڵنیابن لە ئاستی کاریگەری ئەو سزایانە بەسەر بازاڕەکانی هەرێم و عێراقەوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک.